هەر هاواری لە مناڵەکانی کرد و ئاگاو لیان بێ وتم خەمن نەبێ لە ڕۆژی سەرەتایی ئەو لافەوە تەمەنم خێزانی من تقریبا 4 ڕۆژە بۆ مناڵی بووبووم مامۆستایەکی بەڕێزە ئێتر لە کاتی بارانەکەی بەڕاستی ئاوێکی زۆر لە حوشکەمانە کەڵەکە بوو دوایەوەش لا چی پەیج و خۆ دەزانین لە پەیج و فەیسبوک و ئەمانە پەخشەکرا خێزانەکەی منش تۆزێ حەساسە بۆ ئەو شتانە ئێتر ئاو لە بین دیوارەوە هاتە خوارەوە بەڕاستی ئێتر سەدمەیە لێدا تووشی شۆک بوو ڕاستەکەی ئێتر ئەو مناڵی باشیە بوو خەریب و بەرەوە بێ خۆم فریای کەوتبوو وتم ئاساییە کێشە نییە من خۆم لەگەڵتانم ئێتر ئاگام لێ وەزعی بەراو خراپتر لە ڕۆیشت ئێتر هەتا هۆشیشی بوو هەر لەگەڵ خۆی بووم ئێتر ئەو کاتەی هەتا هۆشیە بوو هەر هاواری لە مناڵەکانی کرد و ئاگاو لیان بێ وتم خەمن نەبێ ڕاستەکەیشی تر کە شۆکەکە لێدا زەختی بەرزەوە بوو هۆکاری ئەو سەختەیش بووە ماوەی جەڵدە لە مێشکیا و وەفاتی کرد.